حيدر جنب قربان قليمة كم من بس جمعان أوفم هي ما باقيتي دوام ومشغلة وإيشي مالو أجينا بخوا من إيش بيتانكم بجدي أمره والله سيراني كي خور درسي شوشن شيرزاد وبهزاد ونوزاد حرسي جانين بخوا خوشا والله هالشي مكدبي يمجع حيدر وبو معلوماته شو تشيبن قوشتو ايه دي ازاني تشي بلي ماسي مكرن خومي كرم دو ماسي جوانين او صعبتك يتقوى حيدر او سيانا زين جميل وجليل وخليل والله حتشي مكردويم ورجالو سيانا خورتك وهي اي تقواهين جاسم وقاسم وباسم نا اواني زين كنا والسيداني يا بخوايم اگر حتشي مكردويم قال تاكي اواني زين ارسيجان قال منهم داروان وشاكوان كاكا ازاني تشي امرو اگر خوم كوشتبي ابي بقما او سيدانه والله من يجبيتانا كم ورد شونا يا مزايل لك ميقدر انا ما كستان من ديوا باش بقربان باش نحن شونا يا مشغلة وشرنية امرو تخصيص يكم بو ايوا او سيدانه ابي بكم ده باش حيدر جان باش سلام يا اللي قبل هاكا بيا ابو ده مو ايواري كم النبي ده باش دي اخوان لقى حيدر جان ستة اخوان لقى حيدر السور شم جا سيران لو خورتر همو احباب وبرادران لوين خو ايشر تواو نابيه هاتي شنك عمر اه عليم بابتشي مبازات وسجلوا برك بكرم والله ان شاء الله زو تقصب كذا والله وعد ببرادرنا عسر بيك وابو خمان لشون دانيشين إيه تلفوني ابو قبل نايم ورجع اخر زور تلفون بوتشن كمان حيامتي شتيواني هرتشي مبازر اخر شنا كمان ابرمتي وعد ما ابو برادرنا برادرانك ايه شون بهزاد وشيرزاد ونوزاد شيان بيبل من يقيناك بيان برقتك قينانية اي قاسم وجاسم وباسم خو هذا يكثر ام خوم بخوا اما انا حمي بس كبونا دايق لا والله تبرادر من اي شون جاخو باسينات انجري ده مشكلة نية كاكا هم يقليم ليك على يك ما أنا ما عندي من جاي هردوسي حفته هرهين من نبيني وا كاو باو لاوا أنا بيان بينم نالم ما عليم نانا نشتيوا قبولنا كما بيبسي مبازات جلم هرنية ورجناك آخر من وعد مبو رفيق أنا ما أبو خاتي من أبرو ما شد أي الرسول بو أنا هردايم هربم تلانو من أبين لك والله أي شي أي نازم يك بروز كلا سدلم هات شي بو بسم الله الرحمن الرحيم عمر شي نازم هستكم زختي السر من نختك وجو عواهات ويتوروا يجوا ملاج أنا تشاقي بتشينا دلو جاي بوري وي بتشاو أواك رشكو بيشكاك هيرو يا الله خوايا عمر جنك هيلاكم أخوة عمر أخوة جنك هيلاكم نكبي ها جلدني يا أنا بابنا هي بخوة هيلاكم أخوة أنت تلفون كابو إسعاف أنا بابا يسعفي تيك هكا أنا أخوة بس كنت شاك مو يسعفي ناوي داباش أي بيك أي تشيب كم هلا بوكيا برا أنا تلفون بو هنا كم يسا بوكيا تلفون بو توفيقك كم معاون طبي أبي براكي رفيق ترى وصيك خير دقيقة أبوك يقدق خير إيه أزالك مزيايك أزالك مزيايك الراوسة باش كم زوبي ده خير هذا ده باشا ده بنابي بيدوز ما الراوسة هذه أو هذه لا والله الرفيق أو الشفيق أو النعميق أو الفريق أو التوفيق دببك يقدق إيه شيء كوينة كم هنا كتشي ألو توفيق فريام كود المال تب 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 حتى نازم ظلم سريع بوك هكذا تخيلات سريع كم ليبا نازم مالت شو هو شو زانم ده ولا خيرات ظلم خير ظلم سريع ليها راح عليم شو خواد عليم أتوبلي هنوك كنا بينوك زور خوارت هذا ده بس أنا سم أنا سم عمري عمر لي أبوه لا ده تو هست عمر خيرتي بيه أيرو تبلي زوبي توفيق بحيثيت أو سيرانم ملكيش أو ظلمة تقية بخوا خوش جماعتي لي شون خوم رزقار كم شون لمشنا نجاتم بيت سيراني كي خوت أو يجي جيتك بو هذا أي عمر ويران عمر فت
كود يا شا عمر حڵەچم چاوا ئاخولێتەوە وش دڵم سەریع لێ یا ژنەکە أبي خاني برز ونزمك نازانم يا نايت وبروا ويا عمر عمر يا نجري عمر أدري جي تشان أزين بيوا كردي أكيب بابو بازار بعشكشي كمبو بشي في اللارو بودوكس كبيناكر ترفيع على وستاوت شي ذيك ژنەکە يا قرالي يا بلار وبلار وبلار وعمري كان شبكارا ويا عمر أنا ژنەکە خۆشتان نەبردم تو بواگە شبكة بتلفون كبوتيا سيد كيد توفيق نيوية توفيق برا رفيق كورا يا وساقطة شكنا لي شاب الزكاة تشيل يا بكي باوركي أو هذا الراك اللي بكروا راك هلاكم هلاكم بس نجات أي توفيق فريانك وتوفيق يا عمر جان عمر فت هو بو هو تشيت هو كعمر ظلم سريع لي آخريك أمرام هذا تو صنعت وين داني شادي ما أخي يرجع بينا دست بينا دي هذا تو خير بلا ما نخو مالا ابي خاش راس كرو كعمر توفيق يا سلم كيج أخوه انا ان شاء الله يجي أخوة كعمر جان لكات ما قلت يرجع وحمام بابا حمامي شي أي وتشي كعمر جان هو اشياء غانيتي أكاد توفيق نعليت يا أبوي عملياتها لا انا بلاش هو عمليات جي هنا ونعلي جوري عملياتها اتروتي كبر توفيق زور هلاكم علاجمك باشا تو علاج تكم عادي تتي بقول بان يك دقة تو دقة صبر بك هاك تو ذخيره برابر خوش شو انا ظلم زور سريع لي يا تو هادي صدقي محالك إذني بأودي هادي يك دقة إذني به أي اوه والله هلاكم هادي تشيم ليكي والله براش وضعي خرابة بخوا زين شي انتياباتي زور وزختي شي دابزيو أي تشبكي من أبي السيد أنا شريقي بقوتي بوكم تيكالا درزي لي زورة ترسي جاري كانسر دوالا بيويا قرك يا ناسير من حياة بردم كعمر درزيت أنا عازم لدرزين يا دوا درزي ترسي أنت باش هيك حليت لها كعمر أم شافاني شافة دبلان لا دنياني دبلان أخويا لا والله ناخريا أنت براش عزلنا بيتا إيش يو شافوشتي بوكم تو بجمع بيلي تشكاتوا زي إيش كتايبتا تباش كم شاكي إن شاء الله إن شاء الله هلاكم خم يا عمر والله راسك راسك هلاكم بخوا زور إخوة قولي إن شاء الله دو تحملك كا بلي تشاب مو بخوا زور هلاكم شاكا بي زيان لحد أيوة تو بشري لو تا أولي كم بوتي أنا جاي أنا تيراكم كاكا موضوع شيء كاكا وتم بيكر أودي بادوخ سلق قلبكم خير شيء لو خدوا شريك قوستم ليني خو كرنك والله يا سبا تمام ودرزي محازك بابا هيك منية اي هيك منية أول لبرجنا كم ودكاك السيلانك مع ساس كردون زي بابا بازار بوجد كرين لقي شهري والله لقى قاسم وجاسم وباسم هلا وسيانا شن والله اي لو زادوا الشازاد اي بحاجة كاكا الششكسي كان كورا دب ولا والله زياتري بابا والله كاولا هو هم يعني حرام يعني جاء الله مش سيبرام هي بولا الخمانة يعني نم بونا جلسك قلت بكيف كان الشفيق والرفيق والتوفيق والله بي انا أنا والله ايوانيا باش بس استوزيك كهادي تلبقور والله وتشاكت وجوانا لي وتشيا جوانا وا من نيويل جلي كرديه جي نيويل افني لا والله وزين شيء كعمر إيه؟ او ما ويلهم بلش مطابعي في المشي امي تبابا جانا وكر لبري ابو زور جوامو سفريكي هندستان وقلت شو اشياء لا يا كريم طبعا بقول بان توفيان تو عزيتك يا روحك كم اعطيني خود شيك بخوا دنيا وش ده توس نامي بابا توش معلو مناله والله كاري بقول انا تو يك تو ده هزار بيه ده زار بوش تو بمريا بارم هلا قلتوا كاجي مسألة كسابة جواز ورفاقة جواز فرم او ده بيتر ديتر لا والله تو تاني كو بيه والله ها اور دانش بي تو دانا بريا ايه ترجعوا كده اما يك اما دو اما سياسة تو سياسة عندي بقرا ايه وكو قردني دايك بيه ازابت خباش قينا او تو دلايمن خباش كسي بيني غابة بلاجيش كسي يزار كي انا كاكا تو دلايمنا ايه او سيج بو خود اوا بەڵێ سەکە حالی تر نییە بڵێ خەریکە چاگە بێتەوە ئەبێ بچێتە پارکێکە و باشە بەتەنیا باش ئای چاکە بی تۆفێک نازانم ئازاری زۆر بوو تۆفێک دەرزێکەوە تۆفێک دەرزەکەی کوێرایی داکردبی کوێ زۆریش هەیە لە ئێسقان چاکە بێتەوە بەخوات براژنەوە دەردیشتن بۆ لێەوە بەڵام نازانم عیلاجم چی بێت دکتۆر تۆفیق عیلاج سابە براژنەوە براژن عیلاجی ئەم کابرا ئەگەر تێ چاک بێتەوە بێتەوە سەر خۆی ئەبێ بچێتە پارکێکەوە بەتەنیا بێت نابێ بچێ بۆ یەک شوێن
باشە براژن ئەی تۆ بڵێ لە بورێتۆ لە بێش نا نابورێت و لە هەوایکی باگەڵ بژێ بەزێ بە تەنیابی ئاگادار هەر بێت تەنیابم هەر بێت یعنی تەنیابی ناکرێ باش لەکەشم لەگەڵ ما بێ نابێ ئەخدا نابێ بەخوا براژن نابێ ئەو بە تەنیابێت تۆژە مێشکی ساڵبێ باشە باشە ئجا من نازانم وڵی تۆ بڕۆ ئەرەوەڵا بام بۆ اینجا ئەڕوا دژنەکە بە ئەو بڕوە حەزەکەی ئیتر وا من ئەبێ تەنیا بڕم بۆ پارکێک وانە چارم نییە ئەوڵا جا لە بەرەوەی من مەرەخەسە مەگەری منە من ئەڕۆ دەبا بڕوە نەک نەخۆشی تری ڕاوەستە چیەکەی ئەو حەبی پیشانێم حەب بیکەرە ئەو دیبا دوو قسە لەگەڵا بکەم خێرە چییە لە خۆتۆ شری قەوسم لێنی خۆکردنەکە والله ێسا بە تەمام و دەرزی و حەزت بابە هیچم نییە هیچم نییە ئەوە لەبەر ژنەکەم ماوت کاکە سەیرانێکمان ساز کردو نیازی بم با بۆ بازار بۆ جرکردین لەگەشی هاڕووی واللهی لەگەڵ قاسم و جاسم و باسم هەرو سیارانشن والله نەوزاد و شێرزاد و شازاد باشە کاکە شەش کەسێکن کوڕە دەباتە والله زیاتری بەبابە والله کاولا و هەمویانیان هەرەمیان ئەجا باشە بۆ یەکجاری منیش نابێت خۆتا لەگە دوو برادەریترم براژن بە یارمەتیان من ئەبێ بەجێتان بێڵم نە دانیشە باش نەکەو ببینم بەخوا بێ حیابەرم لە یاژنە و شتی تریشی زۆر هەیە بۆیە گێڕمەوە ها برانە ڕۆکا عمەرەمە ژنێت یا مخابراتە کاکەم لە ڕۆکو حافیز جێمەێڵی ئەڕەوەڵا عمرن نەمێنێت تۆفیقی موزەمیت هەتی وەرە دەرزی لێ نەیامەڵێ بە درۆ بڵە دەرزی لێ یاوم ساختە چی وام نەبینی و زۆر عیبە ئینسان ئەوە تەسەڕفات و هینی ئەوە ئەی ناچی بۆ سەیرانەکە و سەیرانی چی بۆ ناچم بۆ سەیران ئەی مەجلیسێ قاسم و باسم و جاسمی تیابێ من بە نەعلەت یەکەم هەر ناچم ئەی بچی بۆکیۆ بازار ئەی دە باشە با بچم خۆم بگۆڕم دەبڕۆ بابە ڕەش بێ قاسم باسم جاسم لەگەڵ تۆفیقی بۆ زەمیدا چه بەزمیشان بۆ دروست کردو چاکەتی کردی هەمی تا بابەجان خاوخلیچکی دەوەرە چی مرد بە قورعان ئەمە زۆر جوانە ئەوە جوانە بەرەڵا دەبیکڕە نانە حەزم لەوە نییە حەزی لێ نییە ئەمە جوانە ئەها چەند نازدارە نەرم دەبیکڕە حەزم لە ڕێگەکەی نییە ئەوە زۆر جوانە ها دڵەکەشی تیا حەزمێنێ دەبچووکە تو با بچم ژوورە سەی شت کەم تۆ حەزم لێ بێنە دەبڕۆ خوا چۆن شیرین بەدەت ئەم شنەوە ئەوە جوانە ئەڵڵا ئەها سەری ورچەکەشی تایە دەبیکڕە حەزی ئەی بۆ باگمەکەیت ئەمەری کرد بە فلیم ئەمڕۆ ئێمە چۆنە ئەوە جوانە ئەوە چییە ڕەش و سپی وەڵڵاهی جوانە نا حەزمێنێ لەوەش ئەی بۆ پرسبەر نەکەیت ئەڵێم نازانم هیچ مۆدڵێ با بڕۆین ئەها ئەو ڕەنگە ڕێک لە خۆدیە لە پێستی ڕێگی کاتەوە حەزمێنە هیچ مۆدڵێ با بڕۆین با بڕۆین دەی ئەمە دەبڕۆ دەفەرمو دەبڕۆ الله أكبر الله أكبر خويا النجاة مالي خويا بس أمر النجاة قال بيسي خومي مدرو مامە گیان دوعای خێرمان بۆ بکە بابا من سؤال كان كأكل قلت يلا دي عمر
ئەوە چی لێ هاو ئەو بەچی لێ ئادانی شوعیب و شوورەیی والله سوالەکەم سواڵێکی حیامانە چێ والله بە معلوماتی هەزاری شیان ناوێ وەریشم کرد چی ئەڵێم هیچم بەدڵ نەبوو ئاها ئەڕۆینەوە وەریە ڕۆشنەوەی چی ئەها دوکانەکانیە بەرەبێ بۆ هەمووی بگەڕێم باوکەڕەوەکە گوناحتەکە وەڵی وا نیوەشەوە نیوە شەشتی وانە جلی جوانم ئەوێ حەسە دەی شتە بڕۆ دەی بڕۆ بڕۆ دەی بڕۆ وەرە ئاخژن بڕۆ دەی السلام عليكم عليكم السلام وسر تشاو ئەڵێم ئەگەر جلی جوانە هەیە بابینە ژوور و ئەگەر نەبا بڕۆین دەبەسا من هاتم جرد بکڕە مەقچی بەسەر من جلە کڕم لا دەبڕۆ يخوى بخير من سر وسر تشاو كان مان هر هم اوروبيا بەدڵی بێتەوە حج مشتريكي جاتو تيري لبين شش بارشا كمترين نخريوا ئەمە قسێ بس سري تو ماكسي ماني سيا چارك بياو كركا تۆ نابێ احترامی خۆ بگری ئەوە چییە کە ئەوە ئەوە بواقی چییە تۆ؟ قسانەکە؟ تۆ عیبناکە هەداوی لە بردنەکەم وەرە وەرە جلی جوانی باشە دەبڕۆ ئەمە دە باشە چییە؟ بڕۆ لەوە چێ تازە زاوابی وایە خەو گرتووم تو شەرەفەمە هی تازە زاوە بابە من باپیری سێ مناڵم ئەوە ئەی بۆ گڕێ گرتووە بە قوربان دوکانەکەش ناوی شیکە بەس شیک نیت مع الأسف لە بڕە بڕە ئەڵێم ئەو تۆ عیبە نەکردووە بەرامبەر و پیاوەکە حای منە برد جا تو شەرف ئەوە سەر و سەوتیوێکەوە جلی فاشۆر مۆدێر والله حقت دوکانی مریش فرۆشی حیای منە چییە؟ ئەڵێم ئەمەر ئەمە چۆنە؟ زۆر جوانە ئەدی بە خەوتر خۆتی بگرە؟ ئەها نانا بۆ من کورتە ئاخی بابە من درێژم کاکە بۆ لەیبە لەیبە ئەوم لا لایێت حول ولا قوة إلا بالله ئەدی ئەم خەتارە چۆنە؟ خەت لە دنیاە نییە دەبیکڕە حەزم لێنێ خەتارە ئەی ئەمە؟ الله جامە تۆپە خڕەکانیشە نانە بچووکە حەزم لێنە ئەڵێم ژنەکە ئەمە ئەڵێ ئەستێرێ لە بەردا زۆر جوانە جوانی وە نییە یەکسەر بیکڕ با بڕێنەوە نانە بریسکی زۆرتیان بریسکی زۆری لەیبە لەیبە ئەی ئەمە؟ عادی دەرەجە یەکە ئەوە چییە؟ ئەمە چییە؟ تەواو ڕازی بووی بڕە یەکسەر بابیکڕ نانا دوو ڕەنگە حەزم لێنێ دوو ڕەنگمان حەز لێ نییە حەزمان لە دوو ڕەنگ نییە ئەی ئەمە چۆنە؟ ئەوە الله کڵاویشی پێوەیە ئەوە چییە؟ ئەوە چی ئەو زەوق و سەلیقەیە و یەڵە بابیکڕین بڕێن نانا سووری تیا حەزم لێنێ سووری تێ ئەڵێم عمەر ئێمە چۆنە؟ واللهی زۆر جوانە ئەشەم بالله زەوقە جوانە ئەڵێم ئەمە تاقیەکەمەوە دە تاقی کرد بەشکوی شەڵا بەدڵە بێت خوایە بەدڵی بخوایە ئەڵەم ژنەکە نەیەمە ژوورەوە نا باش ئەڵێم نێڵی پیاوشت بێت کورە من ڕاوەستاوم شێر وەستاوە شێر ماشەڵڵا تۆ لە پشی لا ترسی بە قوربانی عیلم و معریفەتە بم ڕا بە تاقییان کەمەوە پەلەم لێ نەکەی پەلەم نییە ئیشەڵا هەر بەدڵە بێ و بڕۆینەوە تە تاو من هیچم ناوێت ئەی بشورەی دڵی و پیاوەش عاجز کرد حەیانان چوو بەخوا پیاوی چی؟ هەر خەریکی شەڕی داخی تۆ شێتە کردم ئەزانین لەکەوە منەگەڕێم ئەمەرەمە چۆنە؟ الله ئەوە چییە ئەو زەوقە ئەوە چییە ئەو جوانیە ئەمە لە عالەما بڕوا ناکەم هەبێ نییە هەڵی گرێم؟ تەواو یەکسەر کەسکە حەزمی نییە تەسکە حەزمی نییە حەزمی دانیشکە نییە تاقی کەرەوە تاقیەکەمە ئەمە بۆ ئەفەردێن بۆ چاکە عومەر هەر خۆمی لێم ئەی من مەحرەم نیم ئەز یەک تۆز خێراکەی چکە خەریکە هەناسم پێ نامێت ڕاوەستە دەیتێت دەدەی قەت پیاو لەگەڵانە بێت بەڵێ بەڵێ باشی کچەکەم باشی مامەگیان ئەزانیت چۆن تۆ پێنجە لە مامی خۆت وەرگرە بە بۆنی دە تۆ بیگرە ژنەکەم لە ژوورەوە جلە گۆڕێ 50 جار و توێت ئێمە ناشرینە بەس ئەوەنە بڵێ ئەمەی بەرێت جوانە خێر دەکا بە قوربانە ئاژنەکە لە ژوورەوە بەڵێ ئێستەیەتە ژوورەوە تەواو نەبووی ژنەکە هاتم عومەر دەوەرە الله ئەوە چییە زۆر جوانە تخوا جوان نییە ئەوە زۆر جوانە مامەگیان پێنجی کەشتێمێ بەس هیچ جوانە زۆر داوای لە بڕەکەم ناتوانم درۆکەم جوانیە جوانیە ڕاستەکە جوانیە ئەو پێنجش بەبە بگڵۆ بە ڕۆژەش لە کاتی چاوەڕوانیا خۆشە جاخۆ مردن لەمەوە لا حول ولا قوة إلا بالله خواهي جان شون يا رب العالمين نجاتم بك
تەواوی ژنەکە بە قورآن هێزم پێ نەما هەر هێزم پێ نەما ڕاوە جلیتر لە بەرەکەم لەبەری کرد ئەرە ژنەکە چی کرد بە تاقی کەمەوە ئەوە جوانە ئەویان زۆر جوانە یەکسە وەرە خۆشانە بەرم نەکردووە ئەو کەڕەوەی چی بکەم قوڵی چۆکەم بەسەر ئارە کاکەوە ئێوە چیتان کرد دەڵێ دوکانەکە هەموویم لێکڕن هەلە دەتوزارم ماڵە بە قۆڕ نەگیرە و ژنێ من هیچی بەدڵ نییە لەو هەموو شتێک هیچی بەدڵ نییە ئەیدەی من پێم نەوتی ئەگەرچی جوانتان هێبا بینەژوو تا هیچی بەدڵ نییە ئارە بۆشتی جوانمانێ لەسەر ماکسیکی هین خەریب بودەم و قەپۆزم پشکێری ماڵێ بەخۆ دە تۆ زای چۆن بەشکو ئیشەڵایسە کە هاتە دەرەوە خێرێ بکە بڵێ جوانە بەشکو نەجاتم بێ هەمووی جوانشتی کە جوانە وەڵا ئەمەیان زۆر زۆر جوانە ماشەڵای لێ بێڵەی گوڵ ئارە وەڵا چی جوانە و برسەکە بەری خۆمە هیچم بەدڵ نەبوو بۆ خۆم زانیەوەی ئێمەیە هەر هیچی بەدڵ نییە نێ ئەمانە هەر هەموو هیچی بەدڵ نییە دوکانەکانی ئەو بەر هیچی بەدڵ نییە لە دنیا هیچی بەدڵ نییە هیچی وەڵا هاتی تەعاتەتی بۆ خاتی خۆ یا الله یا الله خوای گیان ئەوە چی بوو ئەوە چی بوو بە ذاتی خۆ ئەبزا بزایە بوو زانە بوو باڕی پێمەکە لە ماڵیشە زوو خۆ بێ درۆ برێنێتەوە وەرە درۆیی دادەجیان وەڵاهی لێ بۆتەوە ها چاوی سپی بووە ئەبە پەچی کەوتۆ دامەوە چاوی سپی بووە فێرە دامێ لە ماڵیشە خۆی برێن تۆ دوای زنە بێت وەرە فێری چییە بێسە تەلەفۆن کەم بۆ مەعاون طوبی دراوسێمان دەبووی بکەم زانی ئەلەو کاک فەوزی جان ئاڕێ بوارم بە پەلە خۆ بکە بەم دیوە عەزیێت دەبێ ئەو برادەرە بوراوەتەوە وابزانم دەتۆ زێخێرا دێ خوا حافیزە بێ وا بکە بورا بێتەوە براوەتەوە ناوی چی بوو کاعمەر مەد کاعمەر جان بۆ خاتی خوا هیچی لێ نەهات بێ بەخوا شتێکی لێ بێ تووشی بەڵام السلام عليكم سەرچاو کاکە بەرجەوە چێ خێرە؟ وەڵاهی کاک فەوزی جان نازانم هەر لە خۆی بورایەوە هەر لە خۆیەوە؟ ئارە وەڵڵا خۆشتی خراپی نەخواردووە خوا نازانم بەسا کاکە برا کاکە بەڕێز کاعمەرەوە دکتۆرە کاعمەر چۆن حای بردم واللهی قسەکە باش نییە ئەوە یەکتر پێلێەوە بەهاتایە یەکسەر دوو دەزم تێکەڵاو کرد چاکە بوانێ بەس بەداخەوە ئەمە سێ جەڵدە لێ یاوە جەڵدەی دڵ جەڵدەی دەماغ جەڵدەی مێشک بیبن بۆ خەستەخانە هین ناوی چییە تو بە عەدلێکە ئەیڕ عومەر ماڵە وێران کردم عومەر چۆشتی وابی عەلی مرد ئەرە وەڵڵا ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون هەر تۆ ماڵی وێران نەبوو ڕۆژانە دەیان پیاوی ئاوە بەدەست فاکوفیک و مۆدیری ژنەکانیانەوە جەڵدە لێیانەیە وای عومەر کەی وەخت بوو ببری مەسیە دوکانی ترم مابوو جەلە بگەڕەبووی ئەوە چیەکەی؟ ئەیە ڕۆست مێڵە بوا لێ کردووە لێمێت ئەیا ڕۆ ئەزانین چۆن بەو سمێڵە ڕەشەی پێشوو خۆمە کرد بە هەر کۆمپانیایەکە ئەموو کاکە حەرەسی بێت باخەوانی بێت دەرکەوان بێت هیچی وەری ناگەڕتم بە ڕەنگی سمێڵەکەم بگۆڕم بەشوی شەڵاو نەک بەتی بەرمانە بۆ بەسمێڵە؟ نه هەموو دنیاە کاکە هەموو شتێک بووی هەیە من خەریکە مێشکمە تەقێ تۆ ژەڵی چی؟ چی بوو؟ ئەوەتیوە قەناعەتی نەکرد؟ ناوەڵە لا حول ولا قوة إلا بالله ئێستا بەبەکە و نەزانی بۆ؟ بەخوا لە بەیانی ئەو قسەی بۆ ئەەکەم ئەڵەم ڕۆڵە بەخوا لەگەڵ ژنێ باشە بم ئەی خەمە سەر چاوم ئەو باوکت هەر باز ناکرێت چەنی تۆ خۆشەوە ژنیش عینەش خۆشیەوێت هەڵە نایەن هیچ ئەڵێ وازم لێ بێنە و وازم لێ بێنە من نازانم سەبەبەکەشی نازانم ئەو بۆ قسە لەگەڵ خۆیانەکەم ژنەکە دەبانیکە دە قسێکی لەگەڵ خۆتۆر بوونی بەجێڵی دەم جارە خۆ قسەی لەگەڵکە خۆشی خۆشە ئەی ڕۆ خۆشیی پیاوەکە خۆشە خورشید خۆشە باڵێ وەرە کوڕم دە ئەم هەتیوە خورشید تیکتۆک شێتیەکە دام ناوە هاتم دەوەرە ڕۆڵ وەر لەگەڵ باوکدایکی دانیشە قسە بکەشن بە قوربانە بم ڕۆڵی پیا کوڕەکەم گیانەکەم بەڵام ڕۆڵ تۆ زەواز لە تیکتۆک و لەم شتانە بێنم بۆ مێشک و چاویشی خراپە هیچ بکەم بەڵام ئەخ چۆن چی بکەم تۆ دایکی قسەی لەگەڵان کردی ڕۆڵە هیچ چای دایکی شبە ئاینە قاوانەکەی هەموو جارە دووبارەیە ئەخ بەس لێ بکەم زانم تۆ ڕۆڵە بۆ ژن ناهێنیت باوەی گیان من حەزم لە ژنهێنان نییە ئاخر کوڕم نابێ بە ساق و بم نابێ دەوای لە داری دنیا هەر تۆمانەی دە تۆ دووسێکمان بۆ بخەرەوە بۆ معاملم داناودا کوڕە گەورەکەم بە ساقی چاوم تۆ تاقانەی دایە و بابیت ئەی نابێنەوەی بخەیتەوانێ دوای سواری ملم بێ مناڵەکان وی تخۆ با پیرەکە ئێمە سواملتە بم ئەوکێ مەسەلێ ئەمە تێناگە ئەمە کەرێکە بە ئێمە حەزەکەینەوەی خۆمان ببینین
وڵی داوای دەبوونەکەم ژن بە من بەخێو ناکە ولا كورم آخر معقول ني إما يقدانا تاقانا يكمان هبي تومان بحزان نقنق وببلوري تا دروس كد دو سي سوالك من بوب خيروا باوەک گیان خۆت ژیانی خۆمانە زانی کە چۆنین من ئەوە تا تۆ بەخێو مەکەی ژنێکش بێنەوە ماڵەوە ئەمە چەنی بەچە ولا كورم پگناخا خواجان پگناخا بشرف وناموس وحيثيتم كدايكتم هنا يقدينا لجيرفان معنا ئێستا چتەیە خوانەی بڕێ خلق دانش كركد نكي دخوتوا نمردين لبرسا او تا بس بزارم بوشن ناهيني تو کاکە زانم کەی ژنێنم کەی کەسێکم دەستکەوت ئاوا بۆ نمونەخە زورم زۆر دەوڵەمەند بێ ئاوا لەسەر پارە بخەوم بتوانم ئێوەش بە خاوەنکەم لەگەڵ جاشتی وا هەیە ئێکەی هەبوو ئەو کاتە بیرێکی لێ هي چی هەیە هي جنك يكشر لم يشك معي او سر بقريد شتی چی پیاوە بوشي دولة ماني درجة يك ما توجه بس لخيال ما سر بقري ئێدە چی بمان بەزانی چییە فلم لي ما كان هي خوا بەڕاست والله خوایە برادرێکم هەیە برادرێک ئەزانین چون با کەشفینەکەم لای ئێوە بۆتانەکەم بە سوپڕایز ئەگەر من کچێکی دەوڵەمەندم بۆ نەهێنایت ئەخە ئەگەر کچی باوکی دەوڵەمەندترین کەسی ئەم شارە نەبوو تۆ بە ناوی باو تۆ باگم بە تۆ بابزانانی کچی هینە شەفیقی بازرگان شەفیقی کورە بازرگان باوە و نەیاڵێ دەستیشی ماچکەین یەکورێت تۆ ناتەوێت کچی ئەوە بۆ مالەکەم ئێدە داینن بۆ خۆم کورایی هاوار شەفیق خاوەری لایە لەم شارەیە شتێکە زانێ بە دایکی خۆشە لێم تێکمەیە خڵتەیەکە لە مێشکمایە سەر بگرێت بووکەکەی شەفیق کچەکەی شەفیق بوویشی ئێمە تۆ ناتێبێت دەوڵەمەندم ناوێت زۆر خۆیان خۆشیەمان لێ تێک ئەمین ئامین خوایە ئەلۆ تو بەس تێم بگەینە لە شارایت ئەوە مهمە دارەوان ئەڵێم ئەو کەرێتی شتۆ تەرە کردووە ئەمدە تۆ تووڕەمە بە وەڵڵا سوحبەتە لەگەڵەکەم منەوە بۆ نایەرم شتێک بڵێم لە خۆت و کورتان فڕێی مەبەستم یانی ئیشەکەی جاری پێشوت هەرماوە دە بە قوربانم ئیشێکم تێکەوتووە سەرورم سەرێکم لێبێ خۆماریە مازانی دەوەرە بۆلا باشە قوربانم دارەوان گیان دەی چاوکەم چاوەڕێتم خوا حافیز دارەوان گیان باوە نەڵێ ئەوە داراوانە سەختە چییە با بۆ باوە نەڵێ ئەو مەسەلەی منت بەوتووە ئەرێ کوڕم تۆ ئەزانی خەریکە ناخۆشیەکەی من خەریکی مەوزوعەکەی تۆم دەلێم تێکمەیە برا باوەڵی عاتزمەوە خۆی شەکان هەموو فشە قوربا بە تۆ چەند نەبازی چێکەیت تۆ ناتەوێت دەوڵەمەندترین کچێم شارە بێنیت ئێ بە دارەوان هەستە لاتۆ باش دا بڕۆ ناژێرم قایم پیاکیشم بلوریەتە سم پشکێت بێ من خەریکی ئیشی تۆ وەڵاهی دارەوانیجان ئیشێکی زەڕورم پێتە کاری خێرە کاری خێرە تۆ هەر لەسەر ئەو ئیشی جارانیت کەوە نییە کەفالەت بۆ ئەمەکەی تۆ ئەوی بە نازانم شایەتی ئەو پەنجە مۆڕ و خوێن ئینەکەی تۆ خەریکیارە لە محکەمە و سێچ وەر خۆی ئەوە مهمە ئێستا بە وەزعێکی منی ئاوا ئیشم تێکەوتووە خۆ لە خزمەت ئەمەکە وەڵاهی دارەوەنجان ئەمەوێت دووسێ برادەری تر پەیاکەی لەگەڵ خۆتا ببن بە حیمایی من حیمایی تۆ بەڵێ خێرە بۆ چی بۆ ئەچم بۆ داخوازی بۆ کوڕەکەم ژنێکێن بۆ داخوازی و حیمایە ئاخر کاکەجان بۆی وا هەست بکا کە من مەسئولم وانە بێن نامان ناتێ کاکە مشکلە نییە بەسەر چ ئەزانین بۆ کچی زین کیە چی کچی شەفیقی بازرگانە شەفیقی بازرگان نانا کاکەەوە ناکرێ بێ کاکە بەخوا بە خۆ نان ناسێ ڕۆحەکەم کاکەجان تۆ زانی شەفیق تۆ مەجموعەیەک بێنە بڵێ من حیمایی گەورم حیمایی قارەمانم و تەواو قارەمان بە چەند حیمایتە وەڵاهی دوان بەسە چکە دوان بەسە ئەی کوڕێکی 10,000 نێوە تۆ سێ سوتفەیەەکە چییە هەردیوشیان لەگەڵایە نە چییە نەمانە چیە شادی و کامەران آخر شادی هینێک نەبێت ئەمە نەبێت زەرامێکی تۆ کە حەد ئەیان بینی کاکەچی زانێت تۆزی هەیکەلی بەخوا لە تەنیشا بۆ سەوی ئاسیریگی بەس دارەوە شت لەم سەرەوە خۆش ئەگەر ئیشەکە سەری گرت یکی 10,000 تانێ مێگە سەری نەگرت قسە لەم سەرەوە خۆشە بەخوا پیارە نایە من
ئەم هەموو ئیلاجی و حیمامانە سەریش نەک پارە ئەکوێتە لای ئێوە بزانم دەورەکەم جوان بۆ ببینن حیمایەکی تۆزێ ئەوە نییە مهم بن تۆ عەقڵشێ تۆ ناتێ گسە بینە چۆ دەرەکەو وا هەست بکات شەفیقی بازرگان کە من مەسئولێکم حیمام لە دەرەوە بە سەفتە هەیە خەمی یەکشت نەبێت دانی بۆ باش نییە تۆزێ درۆکەی لەبەر درۆ لە خۆم وازم دەرێنانی تقریبا من خۆی درۆزن نیم من خۆم درۆزانم یعنی ها لە درۆژ مهمتر کاپەرەمە چیەوە؟ بۆ نیشتێکی ناخۆشەکەم ئەترسم ئەو هەتیوەم گۆرەیەکانی ناشوە بۆکەنی کردبێت نەوەڵا داوای لێبوردنەکەم وڵا ئەو بۆنە لە منەوەیە خۆ پیس کردووە؟ نەوەڵا و نیمە جارم نییە بەخوا جارە 6 جارە خۆم ناشۆم ماڵە بە قۆڕنەژی بۆ تۆ مراوی وڵی تر بەخوا مەجارەکەنی خۆ دەزانی مشکلێت مهم ئەوەی ئەم ئیشەما سەر بگرێت کە تۆ چیەسا من دوایی شادی و کامەرانێ بۆێنم جلەکانیان بگۆڕە و تارتیبات قات و عینەک و دەمانچە و لێرن لێرە سەکەم بەس بیابیرم نابەسە چاو مشتیان چیە بانیەکەم دەما دوعای خێرم بۆ دەدەیت یاخواوە یاخواوە فەرمون عزیز مەگەشت سەر چاوم کامەراجە ئێمن کامەرانە ناسم بەست و بوو عەزیەتی باوکی شادی داوە هێنا باوشی نییە مە شادی خۆیەتی باشی نای ساسانە شادی مە شادی خۆیەتی باشی کاک شادی خواڵەشە کامەراجە باش جا نازانم وەسفی شادی بۆ بکەم وەڵڵی حەزەکەم بزانمەوە نیە چونکە بە حیمایی من حەزەکەم بزانم چیان هەیە وەسفی بۆ بکەم ئادام حەزەکە بابزانم نانا بۆ یەکەم کاکە بەهۆڕ و قەناعەتێ ئەگە بەنیازی بچین بۆ شوێنێ پێشی سارەکە بۆسەی شادی دیار نەماوە بە یەک بیگەسیوانە خۆی فڕای لە دەرگاکەوە بەتەقلا ئەڕۆ دەڵاسی خوا ئەمە ئەکتەرێ ئەمریشەکە باوەڕە قەناعەتێ بێ لە دەبەردەستی ئەم شادی ئاڵین بۆ تووشێ ئەرێ بابە تۆ زۆر سەیری خۆ من فلیمیان بۆ دەرناکەم بە قوربان ناوتم بە هەر وەسفی بۆ بکەم میلانۆ هەراوە بێک دەست بەربەتی تەلەفۆنەکە ئەمەنە ئازایە تۆ چی ژی خۆش بێ چی؟ یعنی بەجارێ سا خۆیان کرد بە ماڵە بۆچی چییە؟ چۆن لە کەسە ماڵۆن نەبوو لەو کاتیا؟ گورە بۆ خاتەوە باشە تێگەشتم دایکەوە خواحافیز بێ باشە لە سەی مەڕۆ خواحافیز ئەو سیانە مارێز بۆ خۆیان کرد بە ماڵیەوە؟ نا بابە مارەزی چی تۆش؟ ئەی قۆجەی و ئەلیکۆپتەر دابەزی خۆیان کرد بە ژوورە؟ گورە نە کاکە جان جابەز نەبوو لە ماڵم نەبوو بەخوا هەرسێکی خوارد احترامی خۆت بگرە بۆ برا لە خۆت وەکساک سەبەب بۆ سیانە چی بوو زەلام نەبوون؟ گورە مەشک بوون خۆشم لە مەشک زیێڕام کردووە ئەوە ناترسم دەی ئەمری خۆت و حیمایەکانە نەمێنێ ئەمە بوو بینەکە میلانۆکە بەخوای تر ئەیتەقان بەڵام بۆ ئێستا تۆزە دەمەکە نەبینێت حاڵ سبێنە تەدریبەکەین ئەمە ئاوان نابێت خۆ نەمەشەکەی ترسێ داخوا حەیم نەبات ئەوان بوون ئەو قەت دیقەتنی ئەو شکڵ قەت نەبینێ لە شوێنێ ئەمە ئەی ناسم کامەران بەس ناسێت نەزانی عادی ئەترسم لە شەڕا قژی بگرن دوو زلێلین احتراف ڕێگناڵی ڤاندامی مارەکە عافیە ڤاندامی مارەکە باوەڕە قەناعەتی سامی ئەناکۆندا ئاماری ئەناکۆندا گاز دەباشە بەیانی بۆ تۆجە پرۆفۆشتیان پێ نەکەیت بەس من ئاوان نێن ئاو بەم بنووسە وازان چوو بۆ شەکرا خوارماسە خۆمە تەرتیبەکەی مەقات وەنیە و تەرتیبات سامیان ئەوە تۆژی هین بنەها ئەوە دەمو چاوێن نەوەیەک بێت باشە ئەنجا ئەوە بۆ پارەکەش بێخەم بن ڕۆژانەیشی باشی بۆ داهەوە ڕۆژی چەند والله من لەگەڵ ڕئیسی حیمایەکانە ڕێکەوتم دەپیان بڕێت ڕۆژی 50 کاک وەڵام چلمەوێ سێرمەگە نەچلەکەیەوە 50 و کاکە 20 بەخوا بیزی ژنات باشە باشە بابە ناتو بۆ ڕازی کاکە کەی ناکە با ڕۆژی 20,000 بێ تاڵان دەستمان نەبن هەموو یارێ کاکەەوە 25 بڕامان ناسی 20 کاکەەوەی مەساڕی جلو تەرتیبات و قاعت و عینە بۆمانە و تەدریبەکەشەکەی باشە بەیانی ئێمە حازری زەلامە بۆ کاکە جارە خۆش دامە هیچمان کردووە ئەخ دەوانە بەیانی پێش دەست پێ بنەبێ ڕەحمەتانی باشە بزار چاوەکەم ئەترسم بەیانی لەو تەرتیباتە بوو مشکێکوی کا بەژوورە خۆ ئیشەڵا نایەت
ئایکە پێم خۆشە ئاوا هایسە نەوعیش کرد ئەچە لە حیمایاتن ئەرێ بابە چی تا لە قەفرتەیە ئەزانین چی قوربانجان خۆ تو نەوتە دیتان پێەکەمەوەی باشە ئەو زرمە کوتەیە جوان نییە من بڵێم ئێ بڵێم تەق ڕاستی ئەوە ئەوە سبینە لە ماڵی ئەو کابرای بازرگانش ئاواکەن خۆ حیامانە ئینشەڵا حیا ناچێت ئەمەوێ نییە سامتان هەبێت خاصەتەن تۆ دنیا بەلەوان یعنی باوا هەست بکات شەفیقی بازرگان من لە جیاتی سێ حیمایە سێسە حیمایە سیاسەت تۆم لە پیانسە بووێنم باوا هەست بکەن دایمە لەگەڵمان دایمە لەگەڵ لە حەمامیشە لەگەڵمان باوا هەستکەن من با بترسن ئەزانم بەخوا ئەها بە سەری ئەوگە شادی بەناوەگای تێمەکە قوربان شادی بۆ خۆی شادی ئەوە مهمە من ئەوم لاگرنگە بەڵام ئەوەی کە زەڕورە پێشەوەی بڕۆین بە جددی سەر و سیارەیەکتان با پێ بێت بەڵام ماتۆڕ بێ ماتۆر نابێت کاکە کەس بە ماتۆر ڕۆشتو بۆ شتانە نابێت لەگەڵ حیمایی ئاخر مەسئول چۆن بێت ماتۆر ئەزانیشە قوربانجان خۆت زای سیارە خۆ بە ئەو ئیش ناکە مەسرەفیەوێت ئێ باشە پارە ئەین هەر سیارێکی 10,000 دانێمە چەندەی 10,000 تۆ سەرکەوە کاکە ئاخر تەکسی بە 5 ژێگە من دەتێمێ تۆ سەرکەوە ئێ 15 20 نانا سەرکەوە 25 یەک پێنج نه 25 و قڕانێک نایە خۆی 25 بە پێڕووی قەیناکە رازین نانا ڕاستین کاکە بە 25 ڕاستی ڕاستی بیستی خۆشتان تانێمێ نانا ڕاستی ئەوە 25 بەس ئامان ئەوە تۆ چاکەتەکەشی خوار بەستووە ئاوا ئەها سەیری لیاقە و قیافە بکە قوربانجان خۆ مەزان بەزای بۆ چیوام لێکرەوە بە پرسیارکی تۆ ئەوە لەبەری حازر بێ ها خۆش بەدەسەوە بێت ئامان فیشێکی دەستان دەرنەچێکی بکوژن دوای قەزیەکی قانونیمە فیشە مەبەسی چێ فیشە دەمان چەکان تا سوڵتە ئاوای لێ بکەم بیتەقێنم چی ئەماڵی نانە قوربانە ئەمە چەرخە جگەر بێ بۆ داکسێنم چەرخە ئەمە چەرخە من میرووە ئەوەی میرۆیژی ئاویەوە شادی ئاویە شادی بۆ خۆ شادی واللهی مهمە واللهی پێم خۆشە بە جا ئێستا ئەتوانین بڕۆینانی بەڵێ بەڵێ ڕووی باش نییە بەڵێ ئەرێ کاکە من ناوێرم کاکە ئەو زرمە کوتەیە چۆن وابێت ئێستا چین بۆ بازار با خەڵکیش بمان بینێ هەم بۆ چاوترسانی خەڵک بۆی خەڵک باشمان ناسێکە من مەسئولم ێوەش حیمایە دوشم لێ چاکەم ئێوە بزانم بە تەقلە چۆن خۆتان هەڵێن با خەڵک سامتان هەبێت شەرەف لە پێش مەکتەب کچان ئەو ماتۆڕما بەرزە کردەوە سەدزا تەقڵم لێداوە نانە ئەمەیان سیارەیە بە تۆ خۆ فڕی بە تەقلە من خۆم بە تەقللیان و خۆم هەڵێمە خوار و هەمی زیرە کادونا بابە چی ڕازەکە کاکە ئەوە تەقلە لێبات و پارچەکانی بڵاو بێتەوە ئەشای دەست ناکرێت مەسئولیاتی لەسەر هێناومانە پارچیمان لای دوسێ پارچیمان سەری تو بە تەقلەکە خۆم هەڵایە خوارەوانێت چیلۆ نازیڕاکە چۆن نەناس بڕین بەست خوا پێشی بڕیەک پرسیات خوا کاقانەمە حەزین دەبێت ئەمە چییە ئەوە پوشە ئەمە پوشە وەکو وەزن ئیتر ئاوا حەز بکەن لەسەر وەزنی ئێوە بێت چونکە بڕێن بۆ بازار فەرم دەیفەرم بڕۆ کاکە باڵ ئەرێ بابە ئەرێوە چه حیمایەکەن جا خۆ تڕحێ لە شتێکی واوە دروستە بێت وەرنەوە بابە نابێ یەکێکتان پێشم یەکتان پاشم بگرێت ئەوە هاتی نەواتی تڕحێ لەو حیمایە بە کورێ بابە ئاخر نابێ ئەلەقەل مەسئولەکەتان بڕوە ئەگەر ماڕە مشکی هەبێ ها کاکە وڵاهینە ئەگەر مشکلتان هەیە نەوەڵا ئەگەر ئەو ماڵێکە ئەڕێن ئەگەر ئەمە دنیا مشکی هەبوو تۆز ئەم ناڕەحەت بوو دڵگران نەبین باشە بە ئەم نێتە ژوورەوە ئەم ناعینە دەرەوە بێت ئەیوا مشتێکی بینی خۆی ئابڕوومانە چێت وەڵام من نامەژوە بە ساقم خۆم زیرەم کردو لە مشک ئەم عیدی لەسەر ستارەکە داین وەڵا شادی جان تۆ لە دەرەوە بە کۆنتڕۆلی وەساکەی دەرم بۆ من لە دەرەوە باشە بڕۆی لەسەر ستارەکە داین فەرم یەکێکتان پێشم یەکێکتان پاشم قوربانجان تۆ جەناب پێشکەوەیەم نابێ هیچی نابێ لە پێشەوە تەقەیان لێکردم ئەوەش نابێ بەر تۆ کەوێ مەڵی بە گوزاوی ماڵە باشە کاکە بڕۆ تۆ ڕیان بڕۆ وەرەدا پڕۆشێتان کردم ڕووی باتان ڕۆژ بێ ئاوە دەیکوان نەهاتن ئەو دەرگایان بۆ بکەنەوە دەیکڕم پەنجەم کوڕی کرد پەنجەم داڵێ بودای قوربانجان
توزيعك كردون همووی تۆزیع بوو حاجتان لأخوتان بيت أنا بخبر بڕۆین بڕۆ جوێرەکە لە دوامەوە لەوێن بەڵە قوربان بڵێ لە ماڵ بن وڵا قوربان لە ماڵەوە لە دەرگا بم لە دەرگا بە بەسەر چاو دەی چی بووە بە سووکی دەقایم لێیە وڵای قوربان هۆی ڕاستی بێ ئەزانین چیە خۆ مۆزوعەکە و نییە بڵێم ئەترسم بەڵام بەم دەرگا و هەیکەلی ماڵومانە ئەسم حیمایی زەخمیە بێ بە قورعان ناوێرم ئاوا بەڵام نەوت و ڕەمێ وەرە بابەتە لێیە لە دەرگای ئیشمانێ با بێمە هەموو حیمایە لە چیە ترسی ئاوا نهاتن دەدی جۆ تەبی پێ ئەگەر ترسی باش شادیمان کەم بەس بەخات بەپی تەپی پێەکە بێ بە خەفشە دیارە ئەوە هاتی کاکەم کاتەوە باش بخێر بن کاک شەفیقی بارزگار لێوێ بۆچتان بڵێ کاک قارەمانی مەسوول هاتوو بڵێ مۆڵەتان وەرگرتووە چاپێکەوتن تۆ هەرونی مۆڵەتی نایە بڕۆ بڵێ قارەمانی مەسئول هاتووە قارەمان چییە؟ دەتۆ بڕۆ چەنەبازی بڕۆ قارەمە ئەو هەموو حیمایە لە قارەمان گەورم ئاباوکە پێکاتۆڵێ ناو قارەمانی مەسوولە قارەمانی مەسوول ئەگە پێشوازی لێ بکە کوڕم بابێت لە خزمەت بابێت چیکە زۆری پێچوو کاک تەوا بێنیشرۆ فەرم قوربان فەرم سیلاهشتان نانا پێمان نییە نە بابە بەکاردانە فەرم عليكم السلام لا لا دانش قارەمانی تۆ دانیشە سلام علیکم عليكم السلام بخير يا أخوة کاک شەفیق سڵاو لێبێت باشی کا قارەمانی بەڵێ یاخوا بەخێر بێ زۆر سەرچاو خۆشحاڵ یاخوا بەخێر بێ فەرموو بەخێر بێن یاخوا ببوورە لە ناوەختی شاهاتین نانەتیادێ ماڵی چاوەکەم خۆتانە زۆر سوپاس یاخوا بەخێر بێن سەر چاوەکەم قوربان چۆن خزمەتاکەم؟ چییە فەرموون واللهی هیچ ناخۆم نەوەڵا ئەگەر من هەبێ یەک شەربەتی هێناری فرێش دەبڕۆ کوڕ نه شربت مهێنە ئاوێک بێنە تەوا بە قوربان باشە کوڕ یاخوا بەخێر بێت چاوەکەم زۆر سوپاس بۆ قارەمان من جەنابێ ناناسم حیف کە تۆ کا قارەمان ناناسی حیف چەنەبازی خۆم تێگەێن چەنە زۆرمەیە من کاری سیاسە دەکەم حەز ناکەم زۆر دەرکەوم و لە تەلەڤیزیۆن و لەوانە خۆ دوو جۆر سیاست هەیە جۆریشیان ئەوانن کە ئێستا لە تەلەڤیزیۆن و شاشەکان و کەناڵەکان و لە شۆسیال میدیاکانە ئەیان بینی چەنە زۆرمەیە باشە زانم جۆرێکیشیان وەکو من حیزبەکەم مەقەڕەکەم ئاعتیمادی ئەوڵ و ئەخیری لەسەر منە چکە پلانیان بۆ دانم جاریش پێم بڵێن قارەمانی پلان ئەی من چۆن تا ئێستا تۆ منە لە رادیۆ نە لە تەلەڤیزیۆن نە لە جەریدانە بینیوە الحەقیقە کە من خێرکی خەباتی ژێرزەمینیم من ئەو بۆ هاتنە ژێر ڕۆڵە وڵای سیارێ سوورات چاودێریمان کردەوە دەبڕۆ بیگرن و سەری بکەن بە قەبری ئاژدادیان ئەرێ ڕۆی پێم بڵە سیارە سوورەکە کوڕێکی چاوشینی تایە کوڕێکی پرش زەردی چاوشینە بۆ خاتی خوا کا قارەمانەوە کوڕەکەی منە بۆ سەری بکا بە قەبری ئاژدایە سەبکە بڕم بەڕڵایکە کاکە بە ساقە ئەو تاقە کوڕم هەیە لە ڕای خوان بڕۆ کۆنتڕۆڵی بەریەن دەی کاکە شادی دەی کا قارەمانجیان بە ساقە مەرە و کوڕم هەیە تووشی بەڵایەکی نازانی نابێ من لە شوێنێک بم ئەبێ و مەنتیقەیە حیمای هەبێت ڕۆڵە بیانێ کوڕی من سەربان من ناخۆم کوڕم دەستە خۆش قوربانجان لێتی کوڕە بڕۆ سەقە زیاتری خەریکی چینچیان پێ وەڵایی هەموو شتیان پێ شملەی چانجگەراخوا بەڵام دوانەکەتی فای بی نێرگەلای پێ چەک ڕۆڵە چەکەڵم شتیان پێ چەک کامل ئەسلحەیان پێ ئەشەمبیلای شتمانە بیت یا الله ئەنجارە چیتان دەستی شکام دۆشکەکەمان بیت کوڕم خۆیمە لە جەبهەیەنی تیارە ناخینە خوارەوە قارەمانجیان خۆیمە درۆنمان پێ نێبمان خەنە خوارەوە بە ساقە بم ئێمە لە گەڕەکەکە حورمەتمان هێمێڵەوە حیمایانە کە شەفریان ڕێزم هەیە بۆ گەڕەکەکەتان بەڵام من بتمە هەر شوێنێک دۆسا حیمایم هەیە ئەوە وەزعیانە احتیفاز بە کەرامەت و بە شخصیت و بە ذاتی منەوە ئەزانین چێکاک شەوی بە قورئانمە حورمەتی گەورەمان لایە ئێمە تەنانە لە حەمامیشە هەر خۆمان دەسەین لە پشتی ئەوە نەما خۆش بەس تێ نەگەشتم خێر بوو هاتی بۆ ئێرە
بەڕاستی کاکە شەفێک من بۆ کاری خێر هاتووم بۆ لای وڵی جەنابێت. تریشی خێر بە من بکرێن لە خزمەتانە من لە دارای دنیا چۆلەکەی شگە بم. ئەجا باشە بۆ لە ڕای خوا بەرەڕای ناکەیت و ئازادی بکەیت لەو دەشتە بۆ خۆی گەرم بخوا. کاکە شەفیق زۆر خۆش چۆلەکەی ڕاستی ناڵم من. هیچی کوڕێکمان هەیە کوڕەکەشمان بە بلووری بووە ئەلحەقی بینی خۆمان بێ دەیخوا لێتان لەسەنێت لەخوا بە زیابێشک و کوڕێکی ئاقڵ و ڕێک و پێک و ژیرە لەخوا بەزیاد جا ئەلحەقی ئەمانەیە ژنی بۆ بێنین یاخوا پیرۆزی وەڵا حەقە بۆی بێنن وەنیە هەرەوەڵا دەهەل لەبەر ئەوەشە هاتوومەتە خزمەت جەنابێ هاتوومەتە سەر بەڕەکە و کچێکتان هەیە پێشکەشیکەن بە کوڕەکەم جا تۆ چوزانی من کچی ئاوام هەیە بێم بە شوکارێک تۆ زۆر سێری تۆوە ئەزانی بۆ من نازام تۆ ئەم نیۆڕێکیتان خواردووە دەفەر بچیمان خواردووە قەرە خەرمانتان هەبوو بە گۆشتی جۆرەکەەوە وڵی ئافرم وڵی زیرەشی کاکە من هەموو دنیا ئەزانم چی ئەکەن و چۆن هەڵەسەن و چۆن ئەکەون جا هیوادارم ئەو کچەتمان پێڕەوا ببینیت و بیکەین بە بۆشی خۆمان بۆ کوڕەکە واللهی زین چۆنە کا قارەمانجان من کوڕێ نەناسم و نەزانم ئیش و کاری چییە چۆن نتوانم کچی خۆمی بمێ چکە من پیاوێکم بازرگانم پارەم هەیە مڵکم هەیە ئەمە یە کچەکەم بم بەیەکی وەکو خۆم دەوڵەمەند بێ قسەکە و زۆر زۆر جوانە قسەکە و زۆر زۆر مەزبوطە لەسەرەوە تەلەفۆنیان کردووە تا کۆبوونەوەیکی مەسیری هەیە بەڕەبسەتی ئەلۆ سەرچاو ساریکی ڕەشە بە سەرچاو بە سەرچاو وا بزانە گیرەوە لای جەنابتە بە سەرچاو تەقەنەکەی نانە قوربان وا بزانە هەر لە مەنتیقی خۆمانە حسابکە گیرەوە هەر ئەمشەو بە گوێچکە بۆت هێنم تۆ ئەمرەکەیت سەرچاوخوا لەگەڵ کوڕم کە تەلەفۆن بوو جارێککە مەیهێنە خۆم یەمە دەرەوە دارەوە ئەنێرم بڕم بە لە پشکن مەغزان پڕە بڕۆم تەقەوشت نەکەی خێر کارەمان ئەوە زەنامێک بوتیەکەیت تۆ زێشتی نابەجی کردووە پێیان وتم ئەزانم من زوو عینەن هەڵۆ ئاسا چنگ لەسەر شان ئەوە بە چنگەکەی گرم دامێ اعتیمادیان لەسەر منە ناڵم خەڵکی خراپ لەم شارەیە دەستە خۆش بێ هەمووی ئەگرم ئەمە گیانێکمان بە ئێوە بەخوایەوە نەبن ناتوانین پشخەوی کاکە سەفیرگیان ئەلحەقی تۆ حەقی خۆتە کچەکەی خۆ بێ بەیەکێکە بیناسی باڵێ بەڵام منیش قارەمانی مەسئولی تر کەس نییە نەیناسێ کەسیش لە خۆمان بە پیاوتر نازانین بۆ معلوماتشیت کوڕەکەشم ئیشێکی سەر بەخۆی زۆر زۆر باشی هەیە وڵی حەزمە کرد بزانیم ئیشەکەی چێ کوڕەکەەوە وەڵی ئیشەکەی جێگری بانقی نێودەوڵەتیە چی جێگری بانقی نێودەوڵەتی هەرچی پاری ئەم دنیای هەیە لە بەردەستی ئەوە بژێر و دایە جێگری بانقی نێودەوڵەتی بەڵێ یاخواتە من درێژ بێ و لەخوا بێەوەی بێت جاگەروابی وەڵاو کچێ من پێشکەشە بە کوڕەکەی تۆ زەرر ناکە هەم بە کچەکەم گەورەیە ئەلعان وەختی شوێت یاخوا پیرۆزی یاخوا پیرۆزە سەڵا بەخۆ باشە بەس ئیشەڵا ئەم هەفتەیە بێتەوە قسەی لەکەین و مەلاوشتەکە هێنین و ئیشەڵا پێشەمە جمعەیە بن مەجالمێکەی هاتن بە خێر بێن ئیشەڵا مەلا بێنن مارەیەکەی هەر شتێکی شێ هەبوو ڕقم تەلەفۆنەکەمە بۆ دانم خۆشم لێ نەبووم بڵێ بە قارەمان بڵێ سەرێکم لێبان تۆ ئەمریکا من تەنفی یاخوا بێەوەی بیوتەمەند درێژ بیش حەز کەسێکی شویست بەس بەخۆم بڵێ بە تەلەفۆنی بۆ فتەکەم نانە ئەمان بەساقە من ئەو پیاوانە نیم حەزم بە فتکردی کەس نییە حەزەکەم هەموو کەسێ بە ئازادی بژی ئەمە مهمە هەر قارەمانیش نەبوو دارەوە باشە بە قوربان یاخوا بەخێر یاخواوەکەم طبعا من زۆر زۆر خۆشحاڵم بەناسیینە ئیشەڵا ئەم هەفتەیە مەلا هێن و ئەیبڕێنیشەڵا زۆر مەمنونی جەناب خێر بێن دائمە جەماعەت حاضر بن سەر چاوەکەم بڕخوا حافستان بەخێر بەخێر بێ ناخوا حافستان بێ وەڵا وا بێ ڕێوی بە پیرمانەوە هاتووە ئەوکوان کو حیمایەکان بەڕاست وتم ئێستا لێرن بە تەقلە خۆیان هەڵێن و نازانم چی و یەک دەخە قوربان تەلەفۆنی شەوە بکە لە سەربار نەبن تۆ یەک دەخە معقول نییە من بێمە دەرەوە ئەوان دیار نەبن کامەران ئەلو کاکی وەرێک شوێن ڕۆشنی چی چی ڕۆشن بۆچی ڕۆشن کاکە قوربان جاڵە بای بیزارەکە تاوە داوامی خۆمان کرد و ڕۆشن ورە بابە 20,000 خۆم هێشتا ئیشەکەم تەواو نەبوو نیم سەعات ماوە بابێنەوە کاکە وەرنەوە نایەنەوە باش کاکە خوافز
هلا چی؟ والله قوربان جان ناینە بای بیستەکەی خۆمان ئاخە من ئیشەکەم تەواو نەبووە. قوربان دەتەوە وڵی داروان یەخشتم بۆ بکە. تەلەفۆنیان بۆ بکەم لە کاکێکی 3000 تانێنی وەرنەوە. قوربان جان خۆتۆ معاملەی چیەکە 3000 چییە؟ وڵی 3000 کاکە باشە جووتی حوتیان نێمە چی بکە بەرێ؟ تۆ زیای کرد 20 ئاوا بەس بێنەوە کاکە من ئیشم ماوە بە قوربان تەلەفۆنیان بۆ بکە. پێم بڵم بێمە شوێ بابێن بۆ بەردەمی بانقەکە. قوربان جان بانق بوو. ئاخیم پێم نەوتیتم کوڕەکەم لەوێ جێگری بەڕێوەبەری بانقەکەی نێو دەوڵەتی. قوربان جان من لە لایشی ترەوە ڕێز و حرمەتەگرم لە خۆم گەورەتی تۆمانە بەڵام لە ڕێی دروانێ بە قورعان لەگەر ڕێزمە احترام و ئەو احترامی خۆ بگرە. قوربان جان تۆ کوڕێک و دینیاری نییە لە باخەڵیا جێگری باخی چی؟ کوڕە دە تۆ بزانە ئێستا چیەکەم بە تۆ تەلەفۆنیان بکەم بەبێ وردەین بانقەکە بزانە چیەکەم. هەر ئێستا با تاخیر نەبن چکە یەکسەرە چین ئەو چڕەسە کامەران کاکە ژیان گوێ لە من گرە بە قوربان ئەوە پێم زیاد کرد کاکە بی زیاریکەم پێ زیاگرێکی بیستی کەتانێنێ وەرن بۆ بەردەم باخەکە بەس یەک شت کامەران خۆ قژەگۆ نەفەوتانەوە ئەوم بۆ دڵە عینەن جلو بەرە چی؟ قۆڕنەکەم چی بووە؟ ئەڵێ شادی چاکەتەکەی یاوتۆ بە ڕەفیقەکەی لا حەق کاکە بڵێ چاکەتەکەی بێنێتەوە ڕەفیقی چی؟ کاکە کامەران جان بڵێ چاکەتەکەیشی بێنێتەوە دەفەرمو ئەڵە کاکە جان خۆ بە بەلاژ نەوی 5,000 ژین بە ڕەفیقەکەی کاکە 5,000 چاکەتەکەش با بڕات کاکەەوە 5,000 ژین بە ڕەفیقەکەی شادی قیر وسیە دێڵادی حازر بە نادوانەکەون دەبڕ بابڕین قوربان پیاکە تۆ حیمایشتی لەگەڵا لە دەر و زۆر فۆزایەکی زۆری ناوەتەوە ئەم فەوزای بەناوەتەوە نازانڵی بێ بزیر ببینم بکەرە زوورەوە بەسەر چ بابێ باگن تۆ مێرە زۆر دەرەوە چی بە کاکە چییە چیە برا چی بۆ چی بۆ ئێتەوا تێ بگەین کاکە چییە مەسەلە گەورم فەرموو گەورم سڵاو بەڕێزم بەخێر بەسەر چاوم خۆسپاس کوڕم ئێوە بۆ هاتوونەتە ژوورەوە بڕۆ حیمایەکان بیستیکیم بۆ بنێرە بۆ سەربان ما باقیتی لە حەوشا بن هەتا دەرەچوو بەسەر چا گەورم سەر چاو بەخێر بیا خۆسەر چاوم زۆر سوپاس ئەمر بە خزمەتەکەم بۆ هیچ هاتوون بۆ لای تۆ بەخێر بەسەر چاوم چاوە خۆش بێت اینجا بە قورعان داوای لێبوردنەکەم بە قورعان زۆر پاکم خۆ ئاگای لێیە ئەها یعنی ئەوە بۆزەفەکان بانیانکە یەکەیەکە پرسیان لێ بکە بزان کەس گلەی لە من هەیە خۆ دەزانی ها سەری فایلەکە بکە هەمووشی بۆ تەقدیرە بە قورعان من بڕێزی هەموو کەسێک من لا ئەم باقم زۆر بەجوانی بڕێوە بردووە ڕۆحەکەم جا خۆ من نەزانم تۆ ڕێک و پێک و پاکیت ئەسڵەن هەر ناهاتم من بۆ مۆزوع هەر ناتم چی زیڕەو کردو پێ بەڵاویت ئەی بۆچی هاتووی وەڵاهی قوربان لە دەرەوەی تۆ بینی هاتی ژوورەوانێ ئەڵە ئەو پیاوە پاری خواردو بەڕاستە ناوی نەوزادە نەوەڵە ناوی کاروانە نە بەخواوەشی ناونی عومەر نەوەڵە بیر چۆ وڵای ئەرسەڵان نە با بارفەنانی چی نەوزاد نە بەخواوش فایق نا کاکە کوردووە نا کاکە بیرم چۆلای چی بوو دە تۆ بیرە بیرە شارەزاد ئەڵێم قوربان تۆ قەرزاریەوە هەمووی تو قەچە مەردومێت تۆ قسە مەکە تۆ بیرە وەڵام بیرم چوانێ ناوی سەبانیە نە بابە چییە فایق نە بابە نووری نا ئەی دەدەی ناویشن دونایی کەم لە بەشکم ئەردەڵان ئەوە جۆرەکەیەکە ئەزانین چۆن تاوان بە ڕۆخسەتی خۆت فەرموو 50,000 تێمێ بڕۆ تۆزێ شەقی تێ هەڵە بیخێرە کۆڵانەکەی و تا دەرەچم خۆم پێم نەبوو بەخۆ خۆمە مایە دەبێنێت بەنجەکەم پێم بێ بە قوڕاحم گەورە ماڵێ بە قوڕ نەگیری وەخت و ناوەخت نازانێ ئەچی بە قوڕ ئەچی وەڵاڵێ حیماکان حەزیان لە چلوورە و مۆتای بڕۆ کاکە بڕۆ وەرگری ناشتیوان ناکەی هەبای 50,000 مۆتا بۆم کرد بابی بەخ بۆ خۆیان دەبڕۆ کوڕم ئەمرن نامێنێت قوربانجان ئەمر تۆ خزمەتێکم دەوەتی تۆ من نەناسیت وەڵاهی بە خزمەتت نەگەشتوم ئەمریکا من ناوم قارەمانە ئەم مەنتیقەیە هەمووی ئایدی خۆمە مەسئولێکی حیزبیم والله خۆت دەزانی زۆر سی تەلەڤیزیۆن ناکەم وەری تەلەڤیزیۆنان نەمبینیوی داوای لێبوردنەکەم لە تەلەڤیزیۆن دەرناکەوم چکە من ئیشەکەم بەجددی ینی مەسئولێکی نهێنیم
لە ژێرەوە ئیشەکەم لە ژێر زەمینە یعنی مەقسەدم غەڵەتێ نەکەی خەباتی ژێر زەمینیم هەیە بەڵێ بەڵێ ناو قارەمانە کا قەرەمانجان کەوتە قارەمانیتر هەمووی هێزی ئەژنووی نامێنێت ڕاستە کا قەرەمانجان تۆ برا گەورم خۆ ئاگای لێ من لەم باقەیە ئەوە نە بە پاشم باقە بڕێەوە بم تێگەشتی خزمەتی ئەم وڵاتی پێ ئەەکەی تێگەشتی بە قوربانی بم کەس گلەی لێمان نییە باوەڕێ بێت تا ئیسە نقصانیم لەم بانقانە بۆ قەدم لەم بانقا نەکردووە خیانتم لەم باقەش نەکردووە تێگەشتی دەغاشە بە قوربانجان وەڵی خەزوری بەهادین مرد ئەو بەهادنی لەگەڵمانە وە قوران وە قوران وڵی زەمید کات قسەکانە تەواوەکەی وەڵا جارێ قسەکانم تەواو دە باشە قوربانجان لێ ڕۆ ئەوە تازێشمان هەیە بەڵام ناچارم لەگەڵ توە مۆزوعەکە ببڕێنم دێمە لە خزمەتم یاخوا بەخێر بخوا ئەفریقا یاخوا قوربان ئەمەدەستە چاوەکەم تۆ زیڕەو کردو خۆ من نەهاتم بۆ گرتنی تۆ خوا نەخواسا ئەی بۆچی هاتوو من هاتووم بۆ کارێکی خێر یاخوا خێ بەخێر بێت خێری پێوە بێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەمەوێ کوڕەکە بکەی بە جێگری خۆت کوڕی جەنابێ بەڵێ کوڕی تۆ کوڕی منە فەرقی بەڵام شاڵە بە شاڵ ئەی خوا جێگا شاغرمان بوو وایە دام نایە خۆ دەزانی بەخوا جێگا شاغرمان نیە ئیشەڵا ئەگە جێگامان بوو ئەوتە پەیوەندی پێوەکەم و بۆم بنێرە تۆ چۆن زاتەکەی و قسانە بەرامبەر من بکەیت بێجگەلەوەی کە ئەوە کوڕی منە ئەزانی زاوای کێیە زاوای کێیە زاوای شەفیقی بازرگانە کورەوان نەڵێ وەڵڵا کورە جا کاک شەفیق کورە برا گەورەمانە کورەوە ڕێزی تایبەتی هەیە نیوەی پاری ئەم باقە هین جەنابێتی کورە من بە خزمەتام چی بڵێ بەسەر چاوم تەواو وا بزانە لە بەیانیەوە دەوامەکە هەر ئەمڕۆ ئەمری داری بۆ دەرەکەم و با بەیانی بێت لێرە دەوام بکە بەس حەزەکەم بیکەی بە جێگری خۆت بە تاکید وا بزانە جێگری باقی نێودەوڵەتیە ئەمەم پێخۆش من لە خزمەتە من مەمنونی چەند من لە خزمەتان بەخێر ناوێت جەماعەت بەڵێ قوربان ئەڵێ بەهینە ئەو کوڕە ئەردەڵانەکە کەوتی قەرزارمە چی دەکرد قوربانجان حەلم کرد بێ خەمە قوربانێمە ئەڕۆین دەرەچین بەڵێ یاخوا بەخێر بێ قاخە دەقاوەیەکتان نەخوانەوە ئینشەڵا بۆ جار ماشەڵڵا ئەوەنە بە ترس و هەیبەت و هاتی باوەڕی بێ لە ترسا نەموێرە هەر شتێکتان بواکەم خۆم سامم تۆزێ گران وەڵڵا ڕاستەکەی بەخێر جا ناوی کوڕەکەم بنووسیت مەمنون ئەبم بەسەر چاو ناوی لە هەر شوێنێکا لێو ئاسی بوو بەس ناوەکەیم بەرێت چی لەکەی بەقەمی خۆم کوردمەخە زەلان بەقەم خوراوە کوژم لەخوا بەس ناوەکەی بەرێ خەمن ئێمە کێشەماڵە کەسانیە و ئەما بەزیاد بە شخصیات خۆمان ڕاگرتو ئێمە لە خزمەتانە مسپاسەکەم بۆ معریفەتەی کە ئینوێنی لە خزمەتان ناوی کوڕەکەم بێزەحمەت بەسەر چاوم خورشید قارەمان پاڵەوان پاڵەوان بۆ باپیران پاڵەوان بووە تۆ مەحەمە عەلیکلای بیستووە بەڵێ بەڵێ ئەوە باوکی باپیرم ئەها دەی پێ خۆشحاڵم پێ خۆشحاڵم سەر چاو بکەم بەخێر بنێ ئەخوا بەیانی دەوام بکات بەدان تاکید کات دایتم خۆش سەر چاو فەرمو بە جەماعەت بڵێ خێرە گەورەم دەرەچێ بە تەقلە خۆیان هەڵە نەخوارەوە قوربانجان بەچی تەقلە قوربانجان ئەو سێقاتە یاوا بیکێسیان پێ قاوانیان پێ فیشەشیان پێ بڵێ ئەوە ئەمری گەورەمە تۆ قچی بسەر ڕاستەکە وەڵاهی دەستێقات و کۆن نەخوارە شوێنێکیان نەشکێ و دوای تووشی مشکلە ئەبن ڕەحمەتی خوا ئەوانەی من مدەڕەبن لیان مەترسە دەی خۆش یاخوا بەخێر بن سەر چاو یاخوا خوا حافیزتان بێ ئەم پاڵەوانانە لە پشتم ئێتێ لە کێ بترسم وەڵاهی حساب بۆ فیل ناکەم قارەمان ئەوە سەیری چیەکەی ئەوە چیە دڵم خۆشە و چیە بەچی وا دڵە خۆشە ئەو پوشە ئەوە لە خۆشی خوشە چی بۆچی چی بۆ لە خۆشی مزدەم بەرەژنم بۆ کوڕەکەم مێدا گاڵتە دەتۆ وانی کە باپی بڵێم خورشید خوشە دەمەڵێ خورشە دەوەرە بم ئەوە لەکوێیە کوڕە نازدارەکەی باوکی خۆی چی بووە؟ وەڵاشنم بۆ هێنایی بەجدی؟ ئێستا تۆ حالیەن دەوڵەمەندترین کچی ئەم شارە خێزانی تۆیە بێجگەلەوە شەفیقی بازرگان خەزولێتی لەسەر و هەموو ئەمانەشەوە جێگری بانقی نێودەوڵەتیشیت بەچی مهم نییە من خۆم ئەزانم ئەو خەڵکە چی ئەوێت خۆم ئەزانم چی کردوێ وەڵی نازانم خوا ئەو دەسە و خۆش بێت تەواو
هەفتەی داهاتوو بێتەوە ئەچین بۆ خوازبێنی چی وایلی لەگەڵ قوربانێ بم ئاوەرە یە باڕێ دەچین ئامادەکاریەکەی ناکرد ها نانا خۆتان حازر هەفتەی داهاتوو لەوی لە دەورێگا ئەو درگایش پێن ڕۆڵە بزانین چییە باشەوە خوام خۆشیوان لێ تێگەی چیەوە سلام عليكم هاي داروان باشیش بۆ قوربان چۆنیت حاڵ ئەحواڵ بەس تۆ وەڵڵی من زۆر باشم ئەڵێم قوربان ئەوە ڕەچووەکە بوو بەڵێ ئەی بۆ کامانە ژنێنی ئێ بۆ ئەو بوو بۆ هەمێ بوو نەنەوا سەیری مەکە ماشەڵڵا 20 ساڵە تمەگە بۆ پێ بێ بە من لە پێشەوە بوو نا جا قوربان جێر هاتوون وڵا ئشتەکە دەستنی نانە تەسیح مەکەنەوە بۆ سبەینە مهمەیەکی ترم هەیە لەوە مهمتر بەس ئەوەی حیمایەکانم بۆ کە بە 6 کەس واقع نەبێت